ڕۆژتان باش و هیوادارم کە لە هەر شوێنێکن ساغ و سەلامەت بن. هیوادارم کە ئەمڕۆژتان لەگەڵ ڕۆژ باش دەست پێکرد بێت و لەگەڵ ئێمە بن و چاوەڕێ ئەوە بن کە بزانین ئێمە چ بابەتێکمان بۆتان ئامادە کردووە. وەک ڕۆژانی پێشووتر ئێمە کۆمەڵی بەرگە و بابەتمان بۆتان ئامادە کردووە کە لە بابەتی هونەریەوە بگرە تاوەکو بابەتە سیاسەکان. و هیوادارین کە باوەتەکان بەدڵی ئێوەی خۆشەویست بێت. کۆتا ڕۆژی هەفتەی و هیوادارین کە ڕۆژێکی جوانتان بۆ بنەخشێنی بۆی کە سەرەتای هەفتەیەکی جوانتان هەبێت. سەرەتاش بە کورتێک لە هەواڵەکان دەست پێکین بۆ بزانین لە جیهاندا چی دەگوزارێت. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایدەگەێنێت 42 پرۆژەی یەکەی نێشتەجێبوون دروست دەکرێن. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە تویتێکدا نووسیوێتی لە پلانماندایە نرخی خانوو بۆ کڕیارەکانی دەستی یەکەم بە نرخی گونجاو لە هەرێمی کوردستان بەردەست بێت. بۆ ئەم مەبەستەش حکوومەتی هەرێمی کوردستان 42 پرۆژەی یەکەی نیشتەجێبوون دروست دەکات. ئاماژەی بۆش کردووە پرۆژەکان بە بڕی 332 میلیۆن دۆلار دروست دەکرێن. وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایدەگەێنێت گروپا میلیشیاکانی سەر بە ئێران بارەگای لقی پارتیان لە بەغدا سووتاند. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەاند چریکا گەلی عێراق کاری گروپەکانی سەر بە ئێران و بۆ تێکدانی ئاسایش و وڵاتەکەیان قبوڵ ناکەن. بۆیە پێویستە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ئەو گروپانە کۆنتڕۆڵ بکات. ئەماژەی بۆش کرد لایەنگرانی گروپە میلیشیاکانی سەر بە ئێران بارەگای لقی 5 پارتیان لە بەغدا سووتاند و 8 کەسیان لە پارێزگای سەلاحەدین کوشت. لە عێراق هەر فەرمانبەرێک بۆ جاری دووهەم هاوسەرگیری بکات 10 میلیۆن دیناری پێدەدرێت. نووسینگەی بانکی ڕەشید لە عێراق لە هەژماری تایبەتی خۆی لە تویتەر وڵامی کردوتەوە بڕیاریان داوە هەر فەرمانبەرێک بۆ جاری دووهەم هاوسەرگیری ئەنجام بدات بڕی 10 میلیۆن دیناری پێدەدەن. بە مەرجێک پێشتر هیچ یەکێک لەو دوو فەرمانبەرە لە پێشینەی هاوسەرگیری سودمەند نەبووێتن. هەروەها ئاماژەی بۆش کردووە پێویستە فەرمانبەرەکان هەمیشەی بن و خزمەتیان لە 2 ساڵ کەمتر نەبێت. شاندێکی وەزارەتی دەرەوەی سوید لەگەڵ لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنەکەسا لە هەولێر کۆبوونەوە. ئیبراهیم برۆ ئەندامی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوەی ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا ئەنەکەسا بە کوردستان 24 ڕاگەیاند لەسەر داوای وەزارەتی دەرەوەی سوید لەگەڵ شاندێکی ئەو وڵاتە کۆبوونەوە و لە کۆبوونەوەکەدا پرسی دانوستاندنی کوردی لە ڕۆژاوای کوردستان تاوتێکرا. ڕاشیگەیان چۆنێتی چارەسەرکردنی قەیرانی سووریا تەوەرێکی دیکەی کۆبوونەوەکە بوو. سبەی دوا دیبیت لە نێوان دۆناڵد ترامپ و جۆ بایدن بەڕێوە دەچێت. بڕیارە سبەی شەو دوا دیبیتی سەرۆکایەتی لە نێوان دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان و جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا لە شاری ناشڤیلی بەڕێوە بچێت. ئەوەش دەبێتە دوا دیبیت لە نێوان ئەو دوو کاندیدا کە بڕیارە ڕۆژی 3 مانگی داهاتوو هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوە بچێت. تا ئێستا زیاتر لە 20 میلیۆن دەنگدەری ئەمریکی پێشوەخت دەنگیاندا و بەپێی زۆرینەی ڕاپرسیەکانیش جۆ بایدن لە پێش ترامپەوەیە. کۆتاییمان بە کورتەی هاوڵەکان هێنا و دەچینە ناو بڕگەکانی دیکەی ڕۆژباش. پێشەوەی کە بچمە ناو بڕگەکانی دیکەەوە با سەرەتا باسی تەوەری بەرنامەکەتان بۆ بکەم کە ئەمڕۆ تەوەری بەرنامەکەمان سەبارەت دەچێت. تەوەرێکی هونەریمان هەڵبژاردووە کە خانمێکی گەنج کیژۆڵەیەکی گەنج کە تەمەنێکی ئەوەندەی نییە بەڵام لە ناو سۆشیال میدیا و لە ناو هەروەها هونەرمەندانیش هەرایەکی ناوەتەوە بە تیزەری گۆرانی نوێەکەی. ئەو جگە لەوەی کە ئەم تیزەرەی داناوە وەکو گۆرانە نوێەکەی کە هەزاران فانی هەبووە ئێستا هەزارانی دیکەش بە فانەکانی زیابوونەوە. ئەو خاتونەش کە ئەمڕۆ میوانداری ئەکەین دێری ئارامە بەرهەمی نوێی بڵاو کردەوەی مەشحەزەکەین میوانداریکەین و ئەمە تەوەری بەرنامەکەمانە وە بڕگەکانی دیکەی بەرنامەمان ئەو تا لە ئێستاوە دەستی پێەکەین لەگەڵتان کە باسی هەرێمی کوردستان ئەکەین بە چەندین سەرچاوی سروشتی بەناوبانگە و یەکێش لەوانە ئاوە لە ناوچەی سەنگاو لا نزیک چەمچەماڵ ئاوی کانیاوێک کە بەگەڕاو ناسراوە لە ڕووی زانستیەوە پێکاتەیەکی کانزایی هەیە.
ئاوی ئەم کانیا بۆنێکی ناخۆشی هەیە و بێزارکەرە، بەڵام هاوڵاتیان بۆ نەخۆشیەکانی پێست سوودی لێوەرەگرن. ئاوەکە بە 4 ڕەنگ خۆی دەنوێنێت و جیاواز دەرەکەوێت. با پێکەوە ئەو گەڕاوە ببینین کە خەڵک دەچێت وەکو چارەسەر لەناو ئەو گەڕاوە مەلە دەکات. ئەم ئاوی گەڕاوە خەڵک زۆر بەکارێنێ بۆ گیانلرک و حساسەتی لەشی زۆر کەسێ بۆ سەری بە خۆی شواپی و بە دەبەشەی باتەوە. ئەم ئاوە بە 4 ڕەنگ خۆیان نوێنێ لە هەموو کاتەکانە لە تونەکەیکەیەتە لە سەرچاوەکەیەتە دەرەوە ئەمە ڕەشە دوای سەوتێکی تۆخە دوای وەک ماستاوی لێتێت ئاوێکی تەبیعی بەسەرایەت. ئەم ئاوە لێرە پێڵەن ئاوە گەڕاوە خەڵک زۆر دێت بۆ بەکارێنێت. ئاوی ئەم ناوچەی ئێمە کە لە کوردەواریە بە ئاوی گەڕاو ناسراوە لە ڕۆزانستێکەشەوە ئاوێکی کانزاییە بەداخەوە نەتوانراوە لە ڕووی پزیشکیەوە هیچ سوودێکی لێ ببینرێت هەروە بە فیڕۆ ئەڕوات و ئێستاش لە ڕووی کشتتوکاڵەوە سوودی لێ بینرێت بەڵام لە کۆتایی مانگی لە کۆتایی ساڵی 2017 بۆ یە بوومە لەرزەیەوە بەداخەوە پێکاتەیە ماوە گۆڕا و ئێستا وەکو جاران نەماوە. بەڵێ بێگومان ئەو بۆنە ناخۆشەی کا لەو گەڕاوە دەرئەچێت بەهۆی ئەو مادەکانزانانی کە تیاتی بە تایبەت گۆگرد یەکێکە لەو مادەکانزانێکە لە ئاوەگەڕاوەکاندا زۆر هەیە بۆیش هەر چارەسەری پێست دەکات بۆ هەندێک نەخۆشی وە لە کوردستان بە گشتی ئێمە زۆر لەو گەڕاوانەمان هەیە بە تایبەتی لە مووسڵیش. و دەچینە سەر بابەتێکی دیکە ئەمڕۆ بابەتەکانمان زۆربەی هونەریە بن. ئێمە دەزانی هەندێک هونەرمەند هەن کە گوێی ئێمە لە تەمەنێکی منداڵیەوە لەگەڵیا ڕاهاتوە و جۆمان لێگرتەوە کەسانێکن کە لە دێرەوە دێر زمانەوە ئاواز دەچڕن. یەکێک لەو هونەرمەندانە تارا ڕەسوڵە کە هاوکارمان ئاوارە هەورامی کورتە دیدارێکی لەگەڵ ئەم هونەرمەندەیە کردووە کە ئێستا لە وڵاتی سوید دەژی و لەو دیدارەدا تارا ڕەسوڵ تایبەت بە ڕۆژ باش باس لە کارە هونەرەکانی دەکات و هەروەها دەڵێت زۆر گرنگی بە نانی بەیانیان دەدەم. تارا ڕەسوڵ جگە لە کاری هونەری ئێستا بڕیاردەری دادگای ستۆکۆڵمەکە ئەمە شانازێکی گەورەیە بۆ ئێمەی کورد کە هونەرمەندێکمان لەو ئاستەیە و هونەرمەند تارا ڕەسوڵ لە ساڵی 1975 لە سلێمانی لە دایک بووە بۆ یەکەم جار لە ساڵی 1991 دەستی بە کاری هونەری کردووە. با پێکەوە ئەم هەفپەیبینە ببینین. من بەیانیان زوو هەڵەسم لە خەو نانی بەیانیان زۆر گرنگە لەلام نانی بەیانیە خۆم ئامادەکەم مەچم بۆ کار پاشانە گەڕێمەوە لە کار لەسەر ڕێ خۆم ئەگەر شتێک پێویست بێ کڕم و ئەگەر خواردنێک پێویست بێ ئامادەیەکەم ئەگەر خواردن لە دەرەوە نەخۆم خەریکی خوێندنەوەی مێڵانە بم کە بۆم هاتووە و زۆریش عشقی خوێندنەوەم کتێب زۆرە خوێنمەوە. من زۆر ڕۆمانی سویدی و مێژووی سویدە خوێنمەوە زۆر بەداخەوە کاڵم مێژووی سوید مێژووی کورد کەمترە خوێنمەوە لەبەرەوەی کە بە جۆری با بڵێن دەنگە کتێب کەمە مێژووی کوردی بۆیە زیاتر ڕۆمانە خوێن و ڕۆمانی سویدی. کاری هونەریم زۆرە بێگومان هەندێک کارم کردووە کە ڤیدیۆ کلیپەکانی ماوە بەڵام هەمومان نەزانین ڤایرۆسی کۆرۆنا زۆر کاری کردە سەر هەمومان هەندێک کارم وەستاوە
بڕیار بوو بچمەوە بۆ کوردستان و ئەو ڤیدیۆ کلیپانە لەوێ ئەنجام بەم بەڵام بەداخەوە نەمتوانی کە سەردانی کوردستان بکەم. من لە ناو سوسیال دموکراتە لە بەشی شارەوانی ناوچەکەی خۆم دانیشتوم لەوێ کارەکەم و ئەندامی دەستەی کارگێڕی سوسیال دموکراتم لە ناوچەکەی خۆم دیسانەوە. بەڵام وایان پێ باش بوو کە من بتوانم وەکو کەسێک لێرە لە دادگا کە جیا لە دادوەر سێ کەسی تریش لە ناو پارتە سیاسەکانەوە هەڵ ئەبژێرن کە بتوانن بڕیاردەر بن لەگەڵ دادوەر. منیان پێ باش بوو لەبەرەوەی وتیان یەکەم تۆ کەسێکی ناحەقیەکان بە ئاسانی پەسەند ناکەی، قساکەی کەسێک نی بێدەنگبی لەو شتێک کە بەدڵت نەبێ. بۆیە سوسیال دموکرات پێی باش بوو کە من هەڵبژێرێ بۆ ناو دادگای سوید. ئێستا لە دادگای سوید کارەکەم و خۆشبەختانە زۆر لە کارەکەی خۆم ڕازیم و پارتە سیاسیەکەشم زۆر سەربەرزە بەوەی کە من لە ناو دادگا بە نوێنەرایەتی سوسیال دموکرات کارەکەم. ئەمە یەکێکە لە بەرهەمە تازەکانم کە بڵاو نەبووتەوە. بەبەس بێ چاوەڕوانی بۆ بە حاڵم نازانی چاوم لە ڕێگەی تۆیە هەر تۆی بینایی چاوانی چاوم لە ڕێگەی تۆیە هەر تۆی بینایی چاوانی ئەڵێی مەلی کوێستانم ئاوارە و سەرگەردانم دوور لە خۆری بەتینت کۆڕۆژانی جارانم ئەی هەوارگەی ئەوینم بێ تۆ مەحاڵە ژینم خەندە و خۆشیم هاوارە تروسکەی نییە ژینم ئەی هەوارگەی ئەوینم بێ تۆ مەحاڵە ژینم خەندە و خۆشیم هاوارە تروسکەی نییە ژینم. زۆر دەستی ئاوارە هەورامی خۆش بێت کە ئەم دیدارەی لەگەڵ خەت و تارە ڕەسوڵ ئەنجامدا بوو بەم چریکە جوانەی کە بەم بەیانیە بۆ ئێمە ئەچڕی بەرنامەکەی جوانکردنی هیوادارم ئێوەشکە چێژی لێتان چێژتان لێ وەرگرت بێت. با بێکەوە بچینە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان بزانین چۆن گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەمڕۆ.
دەتان بەمە بەدلیس باکووری کوردستان لەوێ زۆر شوێنی خۆش و ناوازە هەیە و ئارەزومەندانی سروشت بۆ کەمکردنەوەی دڵەڕاوکیە و بەسەربردننی کاتێکی خۆش پۆل بە لێشا و ڕوو دەکەنە دەریاچە گڕکانی ئامێزەکانی نەمرود لە بەدلیسی باکووری کوردستان و دەریاچەکە 2250 متر لە ئاستی دەریاوە بەرزە لە ڕووی ڕووبەریشەوە لەسەر ئاستی تورکیا لە پلەی یەکەمدایە با ئێمەش لێرە لەڕێی ئەم راپۆرتەوە ئەو شوێنە ببینی. دوای کەمکردنەوەی ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا، ئارەزومەندانی سروشت پۆل و دەستە سەردانی دەریاچەی گڕکانامێز لە بەدلیسی باکووری کوردستان دەکەن. ئارەزومەندانی سروشت و چیاوانان بە پیادە چەندین کیلۆمەتر ڕێگا دەبڕن بۆ ئەوەی کاتێکی خۆش بەسەر ببەن و چێژ لە دیمەنی دڵڕفێنی ناوچەکە وەرگرن. گروپێکی 140 کەسین و چالاکی لەسەر دەریای نەمرود ئەنجام دەدەین. لەگەڵ گۆڕینی وەرزەکان دیمەنی سروشتی ناوچەکان دەگۆڕێت. ئەوەش بێئەندازە جوانی و بە ناوچەکە بەخشیوە. لە ڕووی شاخەوانیەوە زۆر گرنگە و دەکرێت گەشتی کلتوریشی بۆ ئەنجام بدرێت. ئارەزومەندانی سروشت و شاخەوانان دوای ماوەیەکی زۆر دابڕان لە گەشتی شاخەوانی ئێستا بە شێوەیەکی بەرچاو دەستیان بە گەشت و چالاکیەکان کردوتەوە. ڕۆژانە بە بەرزایی و چیاکاندا هەڵدەشاخن. ماوەیەکی زۆرە لە بینینی دیمەنی سروشت و چیاکان بێبەش بووبووین. دڵخۆشم کە ئێستا دوای ئەو ماوەیە بەهۆی کۆرۆنا نەمانتوانی گەشتی شاخەوانی ئەنجام بدەین. ئێستا بە پیادە بە ڕێگاکاندا چالاکی و گەشتەکانمان ئەنجام دەدەین. دیمەنی ناوچەکە زۆر سەرنجڕاکێش و دڵڕفێنە. لە ڕاستیدا زۆر چێژم وەرگرتووە. دەریاچەی گڕکانامێزی نەمرود لە بەدلیسی باکووری کوردستان 2250 متر لەسەر ئاستی دەریاوە بەرزە. بە گەورەترین دەریاچە لەسەر ئاستی تورکیا دادەنرێت. هاوکات یەکێکە لەو دەریاچە گەورە و فراوانەکان لەسەر ئاستی جیهان. دیمەنی سروشتی دەریاچەکە هێندە سەرنجڕاکێش و جیاوازە. هاوڵاتیان سەدان کیلۆمەتر بۆ بینینی بە پیادە دەبڕن. بەڵێ هەروەک دەزانین ئێستا وەرزی پاییزە ناخۆرێکی زۆر تیژی هەیە و نەهەوایش ئەوەنە سارد بووە کە نەتوانین بچینە دەرەوە بۆیە ئێستا باشترین دەرفەتە بۆی کە کوردستانی جوانمان چونکە سروشتێکی زۆر جوانی هەیە هەر لە دەریاچەکانەوە هەر لە شاخەکانەوە هەر لە ئەو شوێنانەی کە خەڵک دەتوانێت سەردانی بکات کوێستانەکانمان دەتوانین لەم وەرزە جوانە هەم وەرزشێک بێت و هەم ئەوەش بێت کە بچین سەردانی ئەو شوێنانە بکەین و دڵ و دەرونی خۆمان ئارام بکەینەوە و خۆمان ئامادە بکەین بۆ زستانێکی دوور و درێژ با بڵین کە هەمانە و ئەبیتر لە ماڵەوە بین چونکە ڤایرۆسی کۆرۆنا وەک دەزانین تەشەنە ئەکات و بێگومان کە وەرزی سەرماش بێتە پێشەوە زیاتر دەبێ ئاگاداری خۆمان بین و کەمتر دەربچین ئەگەر کارە زۆر پێویستەکان نەبێت وەکوانی کە دەوام ئەکەن و بە کاری ڕۆژانەی خۆیانەوە مەشغوڵن. ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە هەم ئێمە خۆمان بپارێزین هەمیش ئێستا بتوانین سوود لەوە وەربگرین کە سەردانەکانمان بۆ شوێنەکانی گەشت و گوزاری ئەنجام بدەین. باشە دێمە سەر بابەتێکی تر کە ئەو بابەتەیە زۆربەی خانمان گرنگی پێ ئەدەن و تەنانەت پیاوانیش لە شوێنی کارەکانیان بەڵام خانمان چونکە زیاتر لە ماڵەوەن و ئەگەر لە دەریشەوەن و کاری دەریشەوە ئەکەن بەڵام دیستانەوە مێشکیان لە لای ماڵەوەی کە بە بەردەوام پاک و خاوین بێت لەبەر مناڵەکانیان و ماڵێکی ڕازاو پاکیان هەبێت دەبێت بزانین هەندێک شوێن هەن ئێمە هەندێک جار لە بیریان ئەکەین کە پاکیان کەینەوە و نابێت پاکردنەوەی ئەو کەلوپەلانە فرامۆش بکەین. ژمارەیەک ئامێر و کەلوپەلی ناوماڵ هەن ڕۆژانە بەرکەوتنمان لەگەڵیان ئەبێت بەڵام زۆر جار پاکردنەوەی ئەو ئامێرانە وەک وتم فرامۆشیان ئەکەین بۆیە نابێت پاکڕاگرتنی ئەو ئامێر و کەلوپەلانە پشتگوێ بخرێن چونکە باکتریا و ڤایرۆسەکان لەسەریان دەمێننەوە بەبێ کەمە هەستی پێ بکەین. ئەو ئامێر و کەلوپەلانەش ئەمانن کەسە دانەدانە باسییانەکەین. ڕۆژانە دەستمان بەر پلاکی گوڵۆب داگیرسادن ئەکەوێت بۆیە دەبێت بەردەوام پاکی بکەینەوە. دەبێت بە مادەی تایبەت ئامێری جلشۆرین پاک بکرێتەوە چونکە کەڕووی زۆری لەسەر مێنێتەوە و بێتە هۆی ئەوەی کە لەناو ئەو ئامێرە بۆنێکی ناخۆش دروست بکات. یەکێکی دیکە لەو ئامێرانە ئامێری قاوە دروستکردنە بۆ ماوەیەکی زۆر یعنی زووش لەسەر یەک لەسەر یەک ئەبێ پاکی بکەین و چون ئێمە ڕۆژانە کۆفی دروستەکەین و نۆشی گیانی ئەکەن بۆیە یەکێکی دیکە لە ئامێرەکان پێویستە شانەی قش
بە بەردەوام پاک بکرێتەوە و مووەکانی لێ بکرێتەوە. و یەکێکی دیکە لەو شتانی کە زۆر گرنگە و دەبێ گرنگیەکی زۆری پێ بدەین زوو گڵۆپ و لایتەکانی ماڵەوە پاک بکرێنەوە چونکە تۆزێکی زۆر لەسەریان ئەمێنێتەوە ئەویش پێویستی بە پاکردنەوەیە. ژمارەیەک زۆر میکرۆب و باکتریا لەسەر کۆنتترۆلی TV ئەمەمان لەبیر نەچێت چونکە منداڵەکانمان دەستی بۆ دەبن خۆمان بە بەردەوام دەستمان بە کۆنتترۆلی TVەکانەوە یە هەر ئامێرێکی تر و بۆیە دەبێ ئەوە پاکی بکەینەوە بۆ ئەوەی کە زۆربەی بەرکەوتەمان لەگەڵ ئەوشتانە بێت مۆبایلی شتێکێکی دیکەیە لەو ئامێرانەی کە پێویستی بە پاکردنەوە هەیە چونکە بە بەردەوام ئێمە لە دەم و گوێ و دەستمان نزیکە و بە تایبەتی لە دەممان نزیکە و دەستیشمان ئەگەر پیس بێت ئەوە تووشی نەخۆشی زۆر جۆرا و جۆرمان دەکات دەبێت خۆمان بپارێزین. بەڵێ ئەمەش ئەو گرافیکە بوو لەسەر پاک و خاوێنی هەندێک شوێن کە ئەبێ پاکیان کە دڵنیام کە ئێوە ئەیزانن بەڵام بۆ بەبیرهێنانەوە هەم بەبیری خۆمی هێنمەوە هەم بەبیری ئێوەش و دەچینە بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمانەوە ئەویش بڕگەی پەیامنێرانمانە کە بەیانیان پەیامنێرانمان ئەرکەکێشن ئامادە ئابن و بابەتی جوانمان بۆ ئاماداکەن. ئاری حوسێن لە ئاکرێوە ئەم بەیانیە لەگەڵمانە بۆی بزانین لە ئاکرێوە ئاری چی بۆمان ئامادە کردووە شوێنی خواردنی بەیانیانە ئاری پێمان بڵێ زیاتر خواردنی بەیانیان لە ئاکرێ چۆن گرنگی پێ ئەدرێت و ئەو شوێنی کە تۆیلی تایبەتمەندێکی چییە؟ بله سپیدهیا و تماشاوانان باش بیتن لاکری از دنوا چایخانه که داد گلم کاف چایخانه اتکویت بردرگه قش لاکری کو جه که گله که کف نارا دنوا آکری دا هر دالی خوی دیروکیش دال بیره چایخانه هبوینه هرد کفن دا السپیدهیان النووان چایخانه نان سپیدتی تا پیشکش کردن تایبتی جی بوان کسان این کودویت زونانه که سر پی بخوان و بچن سر کارن خواه جا کو فرمان بر بن یانجی خودان کار بن کری کار بن الویره چای خانه بخواه جی کو چایش تا پیشکش کردن جبو کام بزانین ایدی ادگل هاتن ورز پاییز و هرسان نزدیک بون ورز زمستان ایدی خارنن سپیدهیا لاکری چه گوران کاری سر دادن یا نه ام خواستم که زیاد ادگل چاچی و چای خانه خوام حوال سپاس بو درفتی سپیده باش بیتن لاکری سپیدهیان هنگ چه تشتکی پیشکش کن خارن چون که همه چای خانه تا کرن بینین نان سپیدا پیشکش کن خودی خورنید ما نیست که ماست سرتیه بس زورگی نیست که سر بید هیل کن تشتی گرم و هاوی ناجی خیر تشتی خمالیه ماست قیماغ سرتیه صرفیات هیل که نیست که نینه کمه و یه دیجی خیر تشتی خمالیه کابرا دید موظفه یه بلده ده خارنه گاد سفری خود ده چید بله چای چه جوره چای یعنی ورز گل ورز بدل بیت یا نه یا هر همی یک جوره چای اجبلی چای یعنی چه جوره دیت سپیدا مثلا قهوه شیر تشته هنی جدی درس کردن خود چاخر یک جوره چایه بس زستان شیر می قهوه می نسکافیه کاپوچینو و تشتام شد کین بله یعنی ورز زستان آنکو پاییزی هات نزستان گرانکاری سر خارنه بس ساربین بچیدم و تشتاتینی نقیدی آوینه بس چایه چه جورت نانی گل خارنگ داتنین یعنی بجن چای خانه تا که جهمی نزدیکن لفرنیاش بو نان گرم جهبی سپیدهیا خودیا با فرنیا پیش ما بس نان گرم تینی نان کنجیت اینی نیای به کنجیت خود همان اتشتنه نیسکی گله گرینگی پیدا دادن زستان دل آکری یعنی بگوی جنبین هر کس تا تجور دخوازه نیسکیت کرد نیسکا آکری چه هاته چه کردن بوچی وی وقتی خواسته کویت سر نیسکی چه چیت کن خودی وقتی جف برف ساربینه چی زور داخوازی سنیس که هی و زور به زور بس نیست که سر بید صوبانو که هم شد که این هفتشت وقتی جوی سار بید سر بید هفتشت کیف نلاکر کس پیدا بینه چه خانه نانی بدن یعنی کیف اینجا باید آن تشت که نوع خودی به وقتی با پیرد میه هفتشت هی هبید هفتشت وقتی با پیرد میه فرودیل سعر بانال بدری قشله هفتشت هی هبید بله سپاس بوده بله وقتی کوتیتا گوتن دیار کل آکری دیام نو چایخانه که داینا کل به چایخانه هر سان بگشتی چایخانه آکری سپیدا نان سپیدا یه تا پیشکش کردم تایبتی بان کسان کود ودن زونانه که بخونو بچن سر کارن خو وگو گل هاتنا ورز پاییز و نزدیکبون زمستان زیاتر گرینگی نیسکه دادن درس کردن نیسکه کو خارنه کسی بکجی اجبو سپیدهیان بله زۆر سپاس دەکەین ئاری لەگەڵمان بوویت ئەوانەی کە لەوێداشن نوۆشی گیانیان بێت و دەستی تۆش خۆش بێت ئێستا سپاس دەکەین کە تۆ ئەم بەیانی لەگەڵمان بوویت و خواردنی بەیانیت بۆ ڕوونکردنەوە لە ئاکرێ دەستەکانت خۆش بێت زۆر سپاس
بەڵێ خواردنی بەیانیان بە تایبەتی نیست کە ئێستا لە مۆدایتر وەرزەکەمان وەرزی سەرمایە خواردنێک کە کات دەکرێت هەم بەرگریرەشمانی پێ بەهێز بکەین و هەم خواردنێکی زۆر بەلەزەتە بە تایبەت ئەگەر کەمێ نعنای وشکی بەسەرا بکەین من و ئەو حەزم لێتی تر نازانم هەندێک کەسێ هەر بە سادەی هەندێکیشە لیمۆی ئەکا بەسەرا بەڵێ لە باسی خواردن و ئەوانە دێنە دەرەوە دێنە ناو ئەو بابەتێکە باسم کرد بۆتان کەوتم ئەمڕۆ هونەرمەندێکمان لەگەڵا کە هونەرمەندێکی ئەتوانین بڵێم بچووک بچکۆلانە لە ڕووی تەمەنەوە بەڵام گەورە لە ڕووی بەرهەمەوە لە قسەیەکی کوردەواریمان هەیە کاڵێت لیرە بچووکە بەڵام ئەرزشی زۆرە دێریخانیش لە تەمەنێکی کەمەوە بەڵام بەرهەمی جوان وای کردووە کە خەڵکێکی زۆر بینەری ئەبێت و خەڵکێکی زۆر بە دواچوون ئەکات بۆ با بڵین ئەو کارە هوناریانەی کەیکات من تاوانێک کە دێریخان ئامادە ئەبێ لەگەڵمانە دەچینە بابەتەکە دەبینین دواتر دەگەڕێینەوە هیوادارم کە دێری ئامادە بێ لەگەڵمان تاوکاتە ئەم بابەتش کە بۆمان ئامادە کردوون باس لەوە ئاکات کە ئەو دایکانەی کە درەنگ منداڵیان دەبێت تەمەند درێژترن بە پێی لێکۆڵینەوەیکی زانستی کە لەسەر 1200 ئافرەت ئەنجام دراوە لەلایەن ڕۆژنامەی دێلی میل بەریتانیەوە بڵاو کراوەتەوە دەرەکەوێت کە ئەو دایکانی لە تەمەنی درەنگدا مناڵیان دەبێت بەراورد بە دایکانێک کە لە تەمەنێکی زوودا منداڵیان دەبێت تەمەند درێژترن چونکە ڕژێنی تیرۆید لە دایکانەی کە بە تەمەنن زیاترە پزیشکان بە دووریشی نازانن ئەو دایکانەی لە قۆناغی درەنگ منداڵیان دەبێت تیرۆیدیان زیاتر بێت و تەمەندرێژی بۆ هەموو دایکان دەخوازین و هیوادارین کە دایکانی ئێمە دڵنیام لەوەی کە ئەو خانمانەی کە هاوسەرگیری ئەکەن لە تەمەنێکی گونجاودا ئەوە هیچ لە ڕووی پزیشکیەوە زۆر ئەمە باوە کە دایک تا تەمەنێکی گونجاوی هەبێت هەم مناڵەکە کامڵترە بێت هەم دایکەکەش ئەتوانێت بە جستەیەکی تەندروستەوە لەگەڵا بێت تەمەنێکی زۆر خوار تەمەنی خۆی ئەبێت هەوەی ئەوەی کە مناڵێکی ناکام یاخود تەمەنەکە زۆر لەسەر و تەمەنی منداڵبوونیشەوە بێت دیسانەوە ئەبێتە هۆی ئەوەی کە منداڵێکی ناتەندروست لە دایک بێت بەڵام ئەمە لێرە کە ئەڵێت ڕێژێنی تیرۆید هەیە لە دایکانی بەتەمەن مەبەستیەوە نییە کە دایکەکە زۆر تەمەنێکی لەسەرەوە بێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەبێ ئەو تەمەنەی نێوان ئەو کاتێکا دەکرێت ئافرەت منداڵی تیا ببێت پەیڕەوی بکرێت بێگومان ئێمە میوانیشمان سەبارەت ئەوە ئەبێت و تەوەرتان بۆ ئامادەکەین لەسەر ئەو تەمەنانی کە گونجاوە بۆ دایک منداڵی ببێت یایە باشە دێرین خان ئامادەیە ئێستا لەگەڵمانە و دێرین ئەگەر ئێستا گوێی لە دەنگی من بێت ڕۆژ باش دێریگان ڕۆژ باش دێری خان بەیانیت باش خاتونە جوانەکە ئەم بەیانی زۆر چاوەڕێمان کردی یەک دوو جار هەوڵی ئەومادا پەیوەندیت پێوە بکەین بەڵام دیار بوو پەیوەندێکە وەرنەگیرە و من باسی ئەوەم کرد وتم لیرە بچووکە بەڵام قیمەتی زۆرە دێریش تەمەنێکی زۆر بچووکی هەیە بەڵام لە لەوەی هونەریەوە سەنگی خۆی پەیدا کردووە لە ناو گوێگران و لە ناو بینەرانی پێم بڵێ کە لە ماڵێکی هونەری لەدایک بوویتە و بەرهەمی هونەریشت هەیە ئەمڕۆ بەرهەمێکی هونەری تۆ لە دایک ئەبێت هەستت چییە دێری؟ سەرەتا زۆر سپاس سڵاو لە ئێوە من تەمەنم 20 ساڵە و لە تەمەنێکی زۆر مناڵیمەوە دەستم کردووە بە کاری میوزیک و گۆرانی وتن و ماوەی 7 ساڵە من ئامێری پیانۆ ئەژەنم و لە ناو دنیای میوزیک و گۆرانی وتنام و خاوەنی چەند بەرهەمێکی تایبەت بە خۆمم ئەم شەو واتە حوتی ئێوارە گۆرانی ناتوانم بڵاو ئەبێتەوە کە تازەترین بەرهەمی منە دەستەکانت خۆش بێت ناوی گۆرانیەکەت ناتوانمە بەس تۆ بۆ هەموو شتێک ئەتوانی زۆر ئازایت هەندێک چاوپێکەوتنتم بینیوە کە چەند ئازایانە چەند ئازایت باشە دێریگیان ئەوتت ئامێری پیانۆ ئەزانم تۆ بێجگە لە ئامێری پیانۆ پێم وە بێت ئەوەی پیانۆ بتوانێت بژەنێت ئامێری ڕیتمیەکانی شەتوانێت بژەنێت ئامێری ڕیتمیش ئەتوانیت بژەنی بەڵێ هەڵبەت شتێک نییە مەسەلەن وەکو پیانۆ بۆم خوێندبێ یا مەجالەکەم تایبەت کردبێ بە ئامێرە ڕیتمیەکان بەڵام ئەوەی کە زۆر هاوکارم بوو ئەوە بووە کە من زۆر گوێم گرتووە لە میوزیک و ئەوەش هەر هاوکاری ئەوەی کردم کە بتوانم ئامێرە ڕیتمیەکان بژەنم و زیاتر قاڵ بوومەتەوە لە میوزیکا بۆیە ئەوە هاوکارێکی باش بووە بۆ من زۆر باشە
دەیری تۆ لە تیزەری ئەم بەرهەمە نوێیەت بە تەنیا دەرەکەی بەمەرجێ ئێمە یەکەم جار تۆمان بینی بە دوێت ئەم بەرهەمەت سنگڵە یاخود دوێتەوە بەس ئەتەوەکو سەرپرایز بۆمانی دابنیت یان نا سنگڵە ئەم بەرهەمە سینگڵ تراکە و من پێش ئەم بەرهەمەش بەرهەمێکی ترم هەبووە بە ناوی دوورمەبە ئەمە دووەم بەرهەمی تایبەت بە خۆمە و پێشتر من ئەگەر باسێک لە گۆرانیەکە بکەم گۆرانیەکەم پێشتر کلیپێکمان بۆ کردبوو بەڵام لەبەرەوەی خەڵک زۆر چاوەڕێ بوو خەڵکێکی زۆر بەدڵی بوو ویستم کارەکە باشتر بکەم لەبەر چاو خەڵکا و کارێکی زۆر باشتری بۆ ئەنجام بدەم و هەر بۆیە کەمێکیش دواکە و لەبەرەوەی مەشغوڵی ئامادەکاری چەند شتێک بووم بۆی و بەڵێ زۆر باشە دێری تۆ پێم وابێ هەردوو تێکستی گۆرانیەکانت خۆت ئەینووسیت حەز ئەەکەیت بە بەردەوام تێکستەکان هینی خۆت بێت یان ئەگەر تێکستێکی جوانیشت بەرچاوکەوت و پێشکەشیان کردی ئەوەی کەی بە گۆرانی یان حەزەکەی ڕێچکەیەکتە بێت تێکستەکانەتی خۆ بێ و هەستی خۆت بێت زۆرترینی من حەزەکەم گۆرانیەکان خۆم ئەو گۆرانیانی بەتایبەت کە خۆم میلۆدیەکەی ئەنووسم پێم خۆشە خۆم تێکستەکەی بنووسم لەبەرەوەی هەر کاتێک کە من میلۆدیەک دروستەکەم ئەم میلۆدیە زۆر تایبەتە بێ لەلام و بەلاشمۆ گرنگە کە خۆم تێکستەکەی بۆ بنووسم چونکە کە کاتێ میلۆدیەک ئەنووسم ئیتر لە هەموو لایەکە من ئاگاداری ئەو میلۆدیە ئەموو پێم باشە خۆم تێکستەکە بنووسم و بە خۆشحاڵیشەوە چەند کەسێک هەبوون کە تێکستی باشیان داومەتێ و پێم خۆشە ئیشەڵا لە بەرهەمەکانی داهاتوومە گوێبیستی ئەبن باش ئێمەش پێمان خۆشە کە ئێستا گوێمان لە کەمێک لە بەرهەمەکەی تۆ هەبێت تۆ بێت لەم بەیانی چیە بێ ئەبێ یا نابێت ئەگە گۆرانەکە بڵێ ئەکی چونکە ئەم شۆ تر تەواوی تر کۆتایی ساعت حوتی ئێوارە ئێمەتر گوێبیست دەبین با لێرەش کەمێک تۆ تیزەرێکیشە داگرتووە با کەمێکی تریشمان گوێ لەوێت ئەگەر بارک نابێت بە چاوان چاوت ئەم کۆپلەی تاکرێستا کەس گوێی لێ نەبووە سپاس کە لە لای ئێمە یەکەم جار گوێبیست لە کەناڵەکەی ئێوە ئەم کۆپلێ پێشکەشەکەم زۆر بەڵێ توی کارم بە شوێن تا بۆ نامبینی چەند ساڵە هێندە چاوم بۆ گێرا تەمانموە هەر دەڕوا من بە تەنهام لەم شارە ماڵم بێت چۆر چۆڵە هەر چۆڵە هەر چۆڵە هەر چۆڵە ئەمە کۆپلەیەکی بچووکە لە سەرەتای گۆرانیەکە یاخوا دەستەکانت خۆش بێ یاخوا ماڵ ئاوەدان بێت چۆڵە بێ چاوەکەم با گوێمان لە بەشێکی دیکەی ئەم کلیپەی تۆ ببێت و من دوای ئاگەڕێمەوە لای تۆ پرسای دیکەت لێ ئەەکەم دێرینی جوان و دەنگخۆش دێرین دەنگت دێری دەنگت بەحەیەکی تایە من نازانم لە زمانی میوزیک ئەوە چی پێڵەن بەس ئەزانم ها بیستمەڵم بەحە دەنگت بەحەیەکی تایە بۆ بەیانیان خۆشە بۆ نیوەڕوان خۆشە بۆ ئێواران دەنگت بۆ هەموو کاتەکان خۆشە هیوادارم کا بەس بە بەرهەمی سنگڵ نەبێنێتەوە و ئێمە ئەلبومی تۆ گوێبیست بین و بینەری بین باشە دێرێ پێم بڵێ کە وتم لە خانوادێکی هونەری دایکێکی شێوەکار باوکێکی شێوەکار بەڵام دێری ڕووی کردە میوزیک هیچ حەزت بە شێوەکاری هەیە دەستی شێوەکاریت هەیە وەکو خوشکەکەت یاخود نا بەستۆ بەس میوزیک بەڵێ باکیدی بەڵام
من مەجالەکەی خۆم جیا کردوتەوە ینی ئەو حەزەی بۆ میوزیک و گۆرانی وتن هەم بوو زیاتر بوو لەوەی کە لە ڕسمکردن ئەکید من حەزم لە هەموو بوارەکانی هوەرە چ شێوە کار بێ چ شانۆ بێ بەڵام ئەوەی کە زۆر زۆر لە منەوە نزیکە و من لە مناڵیەوە پێم خۆشە ئەویش میوزیک و گۆرانی وتنە. بەڵێ باشە دەری با بێمە سەرەوە وتم دایک و باوکێکی هوەرمەند تا چەند دایک و باوکت هاوکار بوونە کە دەستی تۆیان گرتو بۆ ناو هوەر تویان هێناو یا خۆت هەستت کرد کە ئەو شتتیا هەیە بزێو بوویت و هەستیان پێکردی یان ئەوە بوو ڕێگەکە بۆ ڕوونکەنەوە پێت بڵێن وەرە ناو هوەرەوە. من دایک و باوکم زۆر زۆر هاوکارم بوون و لە تەمەنێکی زۆر زۆر مناڵیمەوە هەوڵیانەیە من فێری میوزیک ببم من تەمەنم زۆر زۆر بچووک بوو کە باوکم هەمیشە هانی ئەیام دایکم بە هەمان شێوە چەندین ئەچوومە چەندین خولی فێرگە و شتی میوزیکەوە لەو فێرگانە من خۆم فێری میوزیک و گۆرانی وتن و چەندین شتی بچوک بچوک ئەکرا بۆ گۆرانی وتن و میوزیک من هەمیشە بەشداریم لەو شتانە ئەکرد لە بەرەوەی حەزێکی زۆرم بۆ هەبوو و خانەوادەکەشم بە دڵنیاییەوە ئەو شتە ئەبین و پێیان خۆش بوو لە مناڵی و پشتگیریم کەن و تاکو ئێستاش. زۆر باشە دەری تۆ بە زمانی دیکە گۆرانی ئەچڕیت یاخود بەس بە زمانی کوردی؟ من بۆ گۆرانی تایبەتی خۆم پێم خۆشە زیاتر بە گۆرانی کوردی وێ بەڵام ئەگەر وەک مەسەڵەن ئەگەر هەر کاتێک کەڤەرە یا شتێک هەبێ بۆنا بەڵام وەک ئەوەی بڵێم بەرهەمێک تایبەت بە خۆم بێ پێم خۆشە بە زمانی کوردی گۆرانیەکە بڵم. ئەی بە چ زمانێکی تر ئەتوانی گۆرانی بڵیت دەنگت تایبەتمەندیەکی جیاوازی هەیە پێم وا بێ بە ئینگلیزی ئەتوانی وانە؟ بە ئینگلیزیش ئەتوانم و چەندین زمانی تریش و بەتایبەت ئەو زمانانەی مەسەڵەن مەسەڵەن فارسیە عەرەبیە چونکە ئەوانە کەمێکەوە نییە گۆرانیە شەرقیانە تەئسیری زیاتر هەیە لەسەر ئێمە لەبەرەوەی زیاتر پتێونەتەوەی لە کۆمەڵگای ئێمە گۆرانیەکانمان کەمێک هەمویان یەک چێژ و یەک تامیانەیە و زۆرینەی گۆرانی بێژەکانیشمە لەو بڕوایم کە توانیان هەبێت بەم زمانانە بتوانن گۆرانی بڵێن. زۆر باشە دەری زۆر جار عادەتەن هوەرمەند حەز ناکە بە حەی گۆرانی پێ بڵێ بەڵام بە حەی دەنگی تۆ بێحەد خۆشە ئەتوانی کۆپلێک گۆرانی زمانێکی ترمان بۆ بڵێ بۆ نمونە فارسی. شتێکت لە خەیاڵ هەیە ئێستا؟ وڵی ئێستا نەوەڵا شتێکم لە خەیاڵا نییە بمورن. باش تا من پرسارێکی ترە لێ ئەەکەم بەشکم شتێ بێ بە خەیاڵتە با پرساری ئەوەت لێ بکەم ئایا بە تەمایت لەگەڵ هوەرمەندی هاوڕەگەزی خۆت هاوتەمەنی خۆت ئێستا لە بوارەکە لە هاوڕەگەزی خۆت و هاوتەمەنی خۆشت هوەرمەندانێک هەن بە تەماهیت لەگەڵ ئەوانە دوێت بکەیت یاخود بێژگەرەوەی کە دوێت بکەیت پەیوەندی چۆنە لەگەڵیان هەردوو پرسارەکەم بە کورتیەگەر جواب بێتەوە. لە پلانە نییە شتێک نییە مەسەڵەن لە پلانە دامان نابێ بەڵام بۆنا حەز ئەکەی و پەیوەندی چۆنە لەگەڵ ئەوانەی کە خۆشحاڵم بووی کە لەگەڵ تەمەنەکانی وەکو هاوڕێ ئێمە هەمومان هەموو گۆرانی بێژەکان لە هەر تەمەنێک کابین ئەو هەمومان دوورا و دوور یەکتر ئەناسین و هەنێ جار لەوانەیە دەرفەت نەبوو بێ لە نزیکەوە یەکتر ببینین و هەنێ جار لە نزیکیشەوە یەکترمان بینیوە وەکو هاوڕێیەک وەکو هوەرمەندێک هاوڕێ بەیەکەن. زۆر باشە دەری با بزانم کاریگەری چه هوەرمەندێکت لەسەرە؟ لە هوەرمەندی کووردا یاخۆت هوەرمەندی بیانی؟ بەگشتی بەگشت من ئەو کەسانی کە گوێیان لێگرم هەڵبەتە هەمووی بۆتە هۆی ئەوەی کە دەنگی من باشتر ببێ بەڵام وەک تەئسیر حەزم نەکردو تەئسیری هیچ گۆرانی بێژێکم لەسەر بێ بۆی بتوانم دەنگی خۆم و ستایلی خۆم جیا بکەم و بتوانم دێرێ هەر گۆرانیەکی وت بە دەنگی خۆی بتوانێت ئەو گۆرانیە جیا بکاتەوە لە مەسەڵەن لە هەر گۆرانی بێژێکی تر بێ منی واتە سەرسامم بە هەر گۆرانی بێژێکی تر ئەو لە لای من گرنگە کە بتوانم ئەو شتە لە لای خۆم
دابنێم کە بتوانم دەنگم یاخود گۆرانیەکانم جواب بکەمەوە. هەم شتێکی تایبەت بەخۆت بێ بەڵێ. دێری پێم بڵێ ژێرزەمینەکەی باوکت چەنێ بوو بە مەوا بوو بە شوێنێک کە تۆ لەوێ ڕاهێنانەکانت بکەیت چون باوکە ژێرزەمێنێکی هەیە کە هونەرمەندانیش تەنانەت لەوێ کۆڕەکانیان ئەبەستن تەنانەت کۆبوونەوەکان لەوێ ئەنجامەدرێ بابزانم ئەو ژێرزەمینە بۆ تۆ چواتایەکی هەیە. گەلەری ئارام لە تەمەنی لە ساڵی 2000ەوە دروست بۆواتە ئەو ساڵی کە من لەدایک بووم تایە و شوێنێک بووە کە من زۆرتیا فێری شت بووم لە تەمەنێکی زۆر بچووکیمەوە ئاشنا بووم بە خەڵک و کەسایەتی زۆر گەورە و ئەمە ژوای کردبوو کە من هەمیشە ئەم شوێنە بێتە هۆی ئەوەی من فێری زۆر شت بم و سیقێکی تەواوم بە کارە هونەریەکانی خۆم هەبێ و هەمیشە شوێنێک بووە کە گۆرانەکانی منی تێدا دروست بووە شوێنێک بووە کە هەمیشە لەوێ تەمرینم کردووە بۆ دەنگم و بۆ ئامێرەکەشم شوێنێکی زۆر گەورە و جوانە لە لای منە و گەلەریە. هەمیشە ئاوادان بێت ئەو گەلەریە من بۆیە بە ژێرزەمین ناوم برد چونکە ئەزانم ژێرزەمینێکاوە بۆتە گەلەریەک بەڵام شوێنێکی زۆر نهێنی و هی خۆتانە بەڵام من لێرە بەڵام هەرچەند خەڵکێکی زۆر سەردانی ئەکات و بۆتە شوێنێک گەلەریەکە کە کۆڕ و کۆبوونەوەی تیا ئەنجام ئەدرێت کۆڕ و کۆبوونەوە هونەریەکان باشە دێری ناوت زۆر خۆشە من دوێنێ لەگەڵ پرۆدیوسەری بەرنامەکە وتمان ئەو ناوە خۆشیان بۆ هەڵبژاردو هەر قابل بە خۆیەتی کە ببێتە هونەرمەند ئەم خاتونە جا با بینە سەر ئەوەی کە دێری لە خەڵوەتەکانی خۆی چ گۆرانیەک زەمزەماکە لەگەڵ خۆیە هەندێک کەسەیە بەدەم ئیشکردنەوە شتێک زۆر دووبارە ئەکاتەوە ئەو لەبەر خۆیەوە شتێک ئەڵێت بە تایبەتی خۆی تۆ چیت هەیە کە لەبەر خۆتەوە ئەیڵێیت واتامە بەست گۆرانیە کە تایبەت بەڵێ ئەمێ کۆپلەیەکی بۆ بڵێ زمانم بێ زۆر گۆرانی هەیە کە من هەمیشە هەنێجار من لە مەشغڵەتەکانی ژیانمە دایمە گۆرانی ئەڵە ئەمەش خۆی بۆ خۆی تەمرینێکە بۆ زۆر باش من چەند من زۆر معجیبم بە گۆرانیەکانی هونەرمەند ماملێ ئەو بەگشتی گۆرانیەکانی ئەو زۆر تەسیری لەسەر منە و هەمیشە گۆرانەکانی ئەو لەسەر گۆرانەکانی ئەو تەمرینم کرد و خوڕگمم ڕاهێناوە ئەکرێ من داوات لێ بکەم کۆپلەیە گۆرانی ماملێشەوە دنیا وەکو زوڵفت سیاپۆش بڵێ بە چاوان حەزەکەی من گۆرانێکی ترت بۆ ئەڵێم باشە بە دڵی خۆی هونەرمەند ماملێ هیوادارم ئەویانت بەدڵ باشە بە دڵی باشە گیان سپاس شەرت بێ کوڵی کەس ئازیزەکەم ناکەم ببۆوە شەرت بێ گوڵی کەس ئازیزەکەم نادەم ببۆوە تا گوڵم بۆ دێ ئەی هاوار لا خزمەت تۆوە ئای تا گوڵم بۆ دێ ئەی هاوار لا خزمەت تۆوە یاخوا دەنگت هەروە خۆش بێ و ئێمە بەردەوام گوێبیستی بەرهەمەکانی تۆ بین و بەبێ سەبری و بەبێ قەراری چاوەڕێین ببێ بە حوتی ئێوارە بۆی کە بەرهەمەکەت گوێبیست بین و بیبینین بۆ هیوایی کە بە زووترین کات ئەلبومێکیشت بکەوێتە بازاڕەکانەوە و ئێمە گوێبیستی بین. دێرێ زۆر سپاس دەکەم کە ئەم بەیانیە لەگەڵ بنابوویت و بەرنامەی ڕۆژ باشت جوان کرد خاتەوە. زۆر سپاس بۆ ئێوەش دووبارە دەست ناخۆش بێ. زۆر سپاس. بەڵێ لە دوای چاوپێکەوتنمان لەگەڵ دێرێ دێینەوە ناو بڕگەکانی دیکەی بەرنامەکەمان و بەم بابەتە دەست پێەکەم کە بێچووە بەرازێک ماوەی 2 مانگە بۆ تا هاوڕێی 2 گوێرەکە و خاوەن گوێرەکەکانیش دەڵێن هاوڕێتیەکان زۆر بەهێزە بۆیە منیش وەکو گوێرەکەکانم چاودێری بەرازەکەش دەکەم با پێکەوە ئەم بابەتە ببینیم.
ماوەی 2 مانگە هاوڕێتیان دەستی پێکردووە. ئەم هاوڕێتیە جیاوازە و لە نێوان 2 ئاژەڵی هەمان جۆردا نییە. بەڵکو 2 ئاژەڵی جیاوازن. ئەوانیش 2 گوێرەکە و بێچۆ بەرازێکە. شڤان کە خاوەنی گوێرەکەکانە دەڵێت سەرەتا نامۆ بوو بۆمان کە ئەم بەرازە بەم شێوەیە دێتە لای گوێرەکەکانمان. بەڵام ئێستا وەک ئەوان چاودێری بەرازەکەش دەکەم و بەخێوی دەکەم. زەردا و کوچۆمڵە شتێکی نامۆ بوو. زۆر بچووک بوو کە شتمانداگەر بۆ گوێرەکان ئەو سەرەتا تۆزە ترا دوورەکەوتەوە. دوای ماوەیە کەیتر ترسی نەما و نزیکە کەوتەوە لە ئێمەش هەروەکو لایەنێکی ئینسانی حەزمان کرد کە لەگەڵ گوێراکانە و لیان نابڕەشتی بینێ و وەکو گوێراکان و هیچ درەخێکی لێ نەکەین و وەکو لایەنێکی ئینسانی کە ئەمیش گیان لەبەرێکە چونکە کە خۆدای گەورە دروستی کرد حتما حکمەتێکی تایە. بە درێژایی شەو ڕۆژ لەگەڵ گوێرەکەکانە هیچ لە ئەوان جا نابێتەوە و وا دیارە هاوڕێتیەکەیان زۆر بەهێز بووە. جگە گەڕان بەنێو لە وەرگاکەدا لەگەڵ گوێرەکەکانیش خواردن دەخوات. ماوەی مانگونیەک بۆ 2 مانگە چێن بەرازە تێکەڵی ئەم گوێرەکانە بووە بە یەکەوە لە ناوم باخە هیچ ترس و شتێکی لە خۆمان نەماوە لەگەڵ گوێراکانیشا هیچ ترسێکی نیە گوێراکانیان هەر بە یەکەوە تەعامولەکەن و ڕۆژانە چی بۆ گوێراکان بێنین بۆ ئەویش هەر بە هەمان شێوەیە. زیاتر ڕۆژانە بە دایمی لەگەڵیانە بە ماو زۆر بە کەمیلیانە ڕێگەر بە کەمیلیان بچێتە ناو چەمەکە بەرازەکەیان بچێتە ناو ئاوەکە مەگەر لە مەسافێکی وایە ینا هەر بە شەو ڕۆژ لەگەڵیانایە و لە ناو باخە گوێراکان چی بکەن چی بخۆن ئەمش هەر لەگەڵیانە هاتوچۆ و تەسەڕوفەکە. شڤان داواکارە کە ڕاوی ئاژەڵە کێویەکان نەکرێت. ئەو دەڵێت ئەوانیش بەبێ حکمت دروست نەکراون بۆیە پاراستنیان ئەرکی هەمومانە. ئێستا زۆر گرنگە بوێت بە کەلتورێک و ئەم ئاژەڵانەوەکو و ئاژەڵەکانی تر لە ناو نەبرێن ئازار نەدرێن پێویست ناکات چونکە ئەمیش گیان لەبەرێکە دروستکەوە ڕاوکردنی یان کوشتنی هیچ ئیسفادە و سوودێک بۆ کەسە ناگەیەنێ تۆ بۆ لەبەر حەزێکی خۆبی کوژی ئەم ئاژەڵە لە ناوبەی ڕەنگە ئاژەڵە کە دروست خدای گەورە دروستی کردووە حتمما حکمەتێکی تێدایە پێویستە وەکو ئاژەڵەکانی تر وەکو ئەو شتانی تر کە هەن پارێزگای لێ بکرێ و لە ناو دەچێت. ماوەی 2 مانگە لە گوندی تەپی سەفا بەرازێک بۆتە هاوڕێی 2 گوێرەکە و هیچ کات لێیان جیانابێتەوە. ئەم هاوڕێتیە بۆتە جێگای سەرنجی دانیشتوانی گوندەکە و دەور و پشتی. ئەڤیناتا کوردستان 24 گوندی تەپی سەفا. بابەتێکی دیکەمان کە ئامادەیە ئەمڕۆ بۆ خانمانەی کە حەز بە جوانکاریەکەن بە شێوەیەکی سروشتی و ئەو ماسک و شتانەی کە بۆ دەموچاو بەکار ئەهێنرێت بەکاردەهێنن ڕۆژانە بە ئەو خواردنە سروشتیانەی کە هەیە بۆ نمونە میوەکانە بە بەس لە یەکێک لەو جۆرە ماسکانە بکەین کە سوودێکی زۆری هەیە باس لە سوودەکانی تەماتە بۆ دەموچاو ئەەکەین هەرچەندە هاوڵاتیان زیاتر تەماتە بۆ ژەمەکانی خواردن بەکارەهێنن بەڵام بە تێکەڵکردنی لەگەڵ چەند گیراوەیەک ئەتوانین وەکو ئاوی لیمۆ یا هاوین یاخود هەر بە تەنیاش بێت لە دەموچای بدەین چەند سوودێکی زۆری هەیە بۆ نمونێسە من چەندانەیەکی باسەکەم خانەی نوێی پێست دروست دەکات و ڕێگری لە سەرهەڵدانی زیبکە دەکات ئەمە بۆ کەسانی کە تەمەنی هەرزەکاریان هەیە زۆر باشە کەواتە خانە مردوەکانی پێست لە ناو دەبات و پێست سپی دەکاتەوە و دەوروبەری چاو بریقەدارەکات ئەوانی کە ژێر چاویان ڕەشاییەکی هەیە زۆر سوودی هەیە کە تەماتەی لێ بدەن مادەی کۆلاجین بۆ پێست بەرهەم ئەهێنێت کە مادەی کۆلاجین لە تەمەنی 20 بۆ 25 ساڵی ئیتر خۆی دروست ناکاتەوە کەواتە بێمە بە تەماتە هاوکاری بین کە ئەو مادەیە دروست بکەین و کۆلاجین زۆر بۆ پێستی خانمان گرنگە کێشەی سووتانی پێست چارەسەر دەکات ئەگەر شوێنێکت سووتە ئەتوانی تەماتەی لێ بدەیت وە تەماتە چەوری پێستیش لە ناو دەبات هەر بۆیەش بۆ ئەو کەسانە باشە کە دەموچیان چەور و زیبکە ئەکات بەڵێ ئەمە ئەو بابەت و زانیاریانە بوو کە ئەمڕۆ ئامادەمان کردبوو لە کۆتایی هەفتە بۆ ئێوەی ئازیز هیوادارم کە بەرنامەی ئەمڕۆ بەدڵتان بوو بێت تا شەمەوە بە یەکگەیشتنەوەیەکی تر لەگەڵ هاژوی هاوکارم من بەخواتان ئەسپێرم و ماڵاوە